بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 68. بابەتی لێکدان لە 3. نەنکی دارا 5 بایسکلی 3 تایەی بۆ نەوەکانی کڕی. هەر بایسکلێ چەند تایەی هەیە؟ پرسیاری یەکەم. یەک بایسکل چەند تایەی هەیە؟ پرسیاری دووەم. ژمارەی تایەکانی هەموو بایسکلەکان چەندن؟ 2 پرسیارە. پرسیاری یەکەم یەک بایسکل چەند تایەی هەیە و پرسیاری دووەم ژمارەی هەموو تایەکانیان چەرخەکان چەندن؟ لێرە ئەوە 5 بایسکل 1 2 3 4 5. هەریەک لەوانە 3 چەرخ یان 3 تایەی هەیە. ئەگەر بیان ژمێرین ئێستا تایەکان لە بایسکلی یەکەم هەتا 5ەم بە هەمویان دەکاتە 15 چەرخیان تایە. کاتە یەک بایسکل 3 تایەی هەیە، 5 دانە بایسکل 15 تایەیان هەیە بەیەکەوە. وەکو ئەوەی وایە 3 بینم جارانی 5 بکەم. 3 جار 5 یەکسانە بە 15. 5 جار 3 هەر یەکسانە بە 15. لێرە چیان کردیا؟ ژمارەکانیان کۆ کردیتەوە. دەتوانین کۆ بکەینەوە 3 3 3 3 5 جار. بەڵام لە هەمان کات دەتوانین لێکدانیش بکەین 5 جار 3 یان 3 جار 5 یەکسانە بە 15. خشتەی لێکدانی ژمارە 3 لێرە هەیە. هەمووی تەمەشاکەین لێرە هەمویان ژمارە 3نە. جاری یەکەم لێکی دەم لەگەڵ 1 جار 3 3. 2 جار 3 6. 3 جار 3 9 و 4 جار 3 12 یەکسانە بە 12. 5 جار 3 5 جاران 3 یەکسانە بە 15. 6 جاران 3 ئەگەر تایەکان بژمێری 6 بایسکل دەبینین دەکاتە 18. و 7 جاران 3 21. ئەوجا 8 جاران 3 24. 9 جار 3 27 و 10 جاران 3 یەکسانە بە 30. ئەوە خشتەی لێکدانی ژمارە 3. کاتە دەتوانین ئەوها فێر بین خشتەی لێکدانی ژمارە 3. 1 جار 3 زۆر ئاسانە. هەر دەکا 3 2 جار 3 وەکو ئەوی وایە 3 کۆ 3 یەکسانە بە 6 و 3 جار 3 وەکو ئەوی وایە 3 کۆ بکەمەوە 3 جار 3 جار 3 یەکسانە بە 9. کاتە دەتوانین ئەو خشتەی لەبەرکەین بۆ لێکدان لەگەڵ ژمارە 3. ئەگەر تەمەشای ئەنجامەکانیش بکەین لێرە دەبینین هەموو جارێ 3 زیاد دەبی. لێرە 3 دی زیاد دەبی دەبیتە 6. 3 دی زیاد دەبی 9 12 15 18 21 24 27 و 30. کاتە تۆزە هەموو جارێ 3 زیاد دەکەم. ئەوجا وەڵامەکە ژمارەی هەموو تایەکان یەکسانە بە 15 تایە. هاوکار یاریزانێکی تۆپی پێی بەناوبانگە. ڕۆژانە 3 کاژێر مەشق دەکا. مەشق دەکاواتە ڕاهێنان دەکا لەسەر تۆپی پێ. ڕۆژانە واتە 1 ڕۆژ. هەر ڕۆژەی 1 ڕۆژ 3 کاژێر. لە 1 هەفتە هەفتەش هەمووان دەزانین کە هەفتە 7 ڕۆژە. لە 1 هەفتەی
چەند کاژێر مەشق دەکا پرسیارم لێ دەکەن ئەگەر هەر یەک ڕۆژ 3 کاژێر ئەدی 7 ڕۆژ دەکا چەند بە هەمووی بەڵام ئەگەر زانیت ڕۆژانی هەینی مەشق ناکا واتە هەفتە ڕاستە 7 ڕۆژە بەڵام چونکە ڕۆژی هەینی ڕاهێنان ناکا کەواتە تەنیا 6 ڕۆژ دەمینێتەوە وەکو ئەوەی وایە 6 بینم لێکی بدەم لەگەڵ 3 یان 3 بینم لێکی بدەم لەگەڵ 6 هەمان شتە 6 جار 3 یان 3 جار 6 یەکسانە بە 18 کاژێر لە یەک هەفتە کاتە هاوکار لە یەک هەفتەی 18 کاژێر ڕاهێنان دەکا مەشق دەکا چونکە ڕۆژانی هەینی مەشق ناکە دەینە لای هێمن 3 ڕۆژ لە هەفتەیەک مەشق دەکا هێمن هەموو ڕۆژەکانی هەفتە 6 ڕۆژ مەشق ناکە بەڵکو تەنیا 3 ڕۆژ بەڵام هەر جارەی کە مەشقی کرد لە جیاتی 3 کاژێر 6 کاژێر مەشق دەکا ئایا چەند کاژێر لە هەفتەیەک مەشق دەکات کامیان زیاتر مەشق دەکەن هێمن یان هاوکار گوتمان هاوکار 18 کاژێر چونکە 6 جاران 3 18 هێمنیش 3 ڕۆژ مەشق دەکە هەر ڕۆژەی 6 کاژێر واتە 3 جاران 6 ئەویش هەر دەکا 18 کاتە کامیان زیاتر مەشق دەکا وەکو یەکسانە کەسیان لە کەسیان زیاتر مەشق ناکات ئێستا تەواو بووم لە لاپەڕە 68 دەتوانم بچمە لای لاپەڕە 69 لاپەڕە 69 پرسیاری ژمارە 1 ئەگەر زانیت 6 جاران 3 دەکا 18 ئایا دەتوانی بزانی 3 جاران 6 دەکا چەند بێگومان دەکاتە 18 پرسیاری 2 کە ژمارەیەک لە 3 دەدەی واتە جارانی دەکەی ئایا ژمارەی جووت یان تاک دەردەچی واتە ئەنجامی لێکدانەکە تاکە یان جووتە ژمارە 3 هینا لێکمدا لەگەڵ هەر ژمارەیەک بۆ وێنە 3 جاران 2 دەکات چەند یەکسانە بە 6 ئەدی ئەگەر 3 هینا لێکمدا لەگەڵ بۆ وێنە 3 دەکات چەند یەکسانە بە 9 ئەگەر 3 هینا لێکمدا لەگەڵ 4 یەکسانە بە 12 ئەگەر 3 هینا لێکمدا لەگەڵ 5 یەکسانە بە 15 ئەوجە لێرە دەگەمە ئەو ئەنجامەی کە ئەگەر 3 هینا لێکمدا لەگەڵ ژمارەکی جووت ئەنجامەکەش جووت دەردەچی ئەگەر 3 هینا لێکمدا لەگەڵ ژمارەکی تاک ئەنجامی لێکدانەکەش تاک دەردەچی کەواتە بە پێی ژمارەکە لێکدان لە ژمارە 3 بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 3 هەتا 8 ڕاهێنانی 3 6 جاران 3 دەکات چەند زانیمان دەکاتە 18 ئەدی 3 جار 6 ئەویش هەر دەکا 18 3 جار 8 تۆزێک زیاترە لە 6 3 جار 8 دەکاتە 24 5 جار 3 دەتوانین ئەوهاش بنووسین جاران مەرجنیە هەروە بە ئاسۆی دەتوانین بە ستونیش بنووسین 5 جار 3 یان 3 جار 5 وەک بایسکلەکان یەکسان بوو بە 15 ژمارەی هەموو چەرخەکان و تایەکان 3 جار 5 دیسان یەکسان بوو بە 15 3 جار 9 3 جار 8 24 3 جار 9 سێشی زیاترە واتە ئەو 24 سێشی بێتە سەر دەبیتە 27 کەواتە 3 جاران 9
یەکسانە بە 27. چونکە ئەمن 3 جاران هەشتم زانی تەنیا 3 زیاد دەکەم چونکە 3 جار 9 تەنیا 3 زیاد بووە لە جیاتی 8 جار بووە 9 جار کەواتە تەنیا 3 زیاد دەبی لەو 24 کۆی دەکەمەوە یەکسان دەبی بە 27 3 جاران 9 یەکسانە بە 27. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. پرسیاری ژمارە 9 هەڵا لەکوێیە؟ کەیوان هەفتەی 3 ڕۆژ مەشق دەکات. هەر ڕۆژێک 2 کاژێر واتە لە یەک ڕۆژی 2 کاژێر لە یەک ڕۆژی 2 کاژێر. دوایە چەند هەفتە 4 هەفتە بەردەوام بوو لە مەشقکردن. کەیوان وتی 6 کاتژمێر لە مانگێکدا مەشقم کردووە. ڕۆژی یەکەم 3 ڕۆژە، ڕۆژی یەکەم 2 کاژێر، ڕۆژی دووەم ئەویش 2 کاژێر، ڕۆژی سێەم ئەویش 2 کاژێر مەشق دەکا کەیوان. هەر ڕۆژەی 2 کاژێر لە یەک هەفتەی 3 ڕۆژ 1 2 3 واتە لە یەک هەفتەی ئەگەر کۆ بکەمەوە ئەو 3 دووەی دەبیتە 6 یان ئەگەر 2 بینم جارانی 3 بکەم یەکسانە بە 6 واتە لە یەک هەفتەی لە هەفتەی یەکەم 6 کاژێر، لە هەفتەی دووەمیش دیسان 6 کاژێر، لە هەفتەی سێەمیش چونکە هەموو هەفتەکان وەکو یەکە ئەویش 6 کاژێر. بە 4 هەفتەی دەکات چەند؟ 6 دیسان 6 دیسان 6 دیسان 6. ئەمن دەبی ئەو 3 شەشەی کۆ بکەمەوە یان 4 بینم جارانی 6 بکەم. هیچ کێشە نییە کامای 4 جار 6 یان شەشەکان کۆ بکەمەوە هەر 4یان یەکسان دەبی بە 24. لێرانە ئەوها 4 جار 6 یەکسانە بە 24 و 3 جار 2ش چونکە 3 ڕۆژە هەر ڕۆژەی 2 کاژێر 3 جار 2 یەکسانە بە 6 دوایە 6ش چونکە 4 هەفتەیە 4 جار 6 یان 6 جار 4 دەکا 24. کاتە هەڵەکە لەوەیە کەیوان شەشەکەی نەینایە جارانی 4 نەکردیە. دەبی 6 بینین لێچی بدەین لەگەڵ 4 هەتا ببیتە 24 کاژێر بە هەموو 4 هەفتەکە. هەڵەکە لەوێ بوو. ئێستا پرسیاری 10 ئەگەر 3 کۆ بکەیتەوە لەگەڵ ژمارەی تاک ئایا ژمارەیەکی جووت یان تاکت دەست دەکەوێ؟ ئەوە یەک لە پرسیارەکان. پرسیاری 2 ئەگەر 3 لە ژمارەی تاک بدەیت واتە ئەگەر 3 جارانی ژمارەی تاک بکەی ئایا ژمارەیەکی جووت یان تاکت دەست دەکەوێ؟ کاتە پرسیاری یەکەم کۆکردنەوە بوو 3 کۆ دەکەمەوە لەگەڵ ژمارەی تاک بزانم ئەنجامەکەی چییە، پاشان 3 لێک دەدەم لەگەڵ ژمارەی تاک بزانم ئەنجامەکەی چییە. یەکەم جار 3 کۆ دەکەمەوە لەگەڵ ژمارەی تاک وەکو 1 تاکە 3 تاکە 5 تاکە 7 تاکە 9 تاکە ئەو ژمارانە تاکە 11 تاکە 13 تاکە 15 تاکە 17 تاکە ئەوە ژمارە تاکەکانە. 3 کۆ دەکەمەوە لەگەڵ ژمارەی تاک دەبینم ئەنجامەکەی ژمارەی جووتە. کاتە کە 3 کۆ دەکەمەوە لەگەڵ ژمارەی تاک ئەنجامەکان هەمویان ژمارەیەکی جووتم بەدەست دەکەوی 4 6 10 ئەو ژمارانە هەمویان جووتن 14 هەمویان ئەوانە جووتن 16 18. ئەگەر ئەمن بۆ وێنە 3 کۆ بکەمەوە لەگەڵ 11 14 بەدەست دەکەوی دیسان جووتە. 3 کۆ بکەمەوە لەگەڵ 13 16 بەدەست دەکەوی دیسان جووتە. 3 کۆ بکەمەوە لەگەڵ 15 18 دیسان جووتە. 3 جاران 1 هەر 3 3 جاران 3 9 3 جاران 5 15 3 جاران 7 21 کاتە ئەنجامی لێکدانەکە کە لێچی دەم لەگەڵ ژمارەی تاک
ئەنجامەکەش تاکە. ئێستا ستونەکانی ڕوونکردنەوەی بەکاربێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 11 هەتا 13. کامەیە ستونی ڕوونکردنەوەی؟ ئەوە ناوی ستون، ئەو وێنە ناوی ستونی ڕوونکردنەوەیە. دەربارەی چی ئەو وێنە؟ دەربارەی گۆڵەکانی تیپ بەدەستیان هێناوە. لێرە بە ئاسۆی نووسرایە خول واتە چەند جار، و لێرەش نووسرایە ژمارەی گۆڵەکان. ئەگەر بچم بخینمەوە بزانم چەند گۆڵ کرایە، ئێرە دەخینمەوە 3 گۆڵ کرایە. گەورەترین شت لێرە بەرزترین بەرامبەری 3 گۆڵ کرایە لە خولی یەکەم. لە خولی دووەم ئێرە دەخینمەوە 5 گۆڵ کرایە. لە خولی سێیەم ئێرە دەخینمەوە دەبینم 4 گۆڵ کرایە. لە خولی چارەم ئەگەر تەماشاکەین ئێرە دەبینین 6 گۆڵ کرایە لە خولی چارە. ئێستا پرسیارمان لێ دەکەن. پرسیاری ژمارە 11. پرسیاری ژمارە 11. تیپەکە چەند گۆڵی لە خولی 4 زیاتر کرد لە خولی 1؟ یەکەم جار دەبی بزانم لە خولی 4 چەند گۆڵی کرد، 6 دانەیە. لە خولی 1 3 دانەیە. 6 چەندی زیاترە لە 3؟ هەمیشە لە کاتی پرسیاری زیاترە یان کەمترە، ئەمن دەبی ژمارەکان لێک دەربکەم، واتە 6 بینم 3 لێکەم بکەمەوە. 6 کەم 3 وەڵامەکەم دەبی چبی؟ وەڵامەکەم دەبی بنووسم 3 گۆڵی زیاتر کرد. تیپەکە 3 گۆڵی زیاتر کرد لە خولی چارەم لە چاو خولی یەکەم. پرسیاری 12. تیپەکە چەند گۆڵی بەدەست هێنا لە هەر 4 خولەکە؟ واتە ئەم دەبی ئەو ژمارانە هەمووی کۆ بکەمەوە. لە خولی یەکەم 3، ئێستا کۆیان بکەمەوە، 3 کۆ بکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 7. 7 کۆ بکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 12. 12 کۆ بکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 18. کەواتە بە هەمووی بە هەر 4 خولەکە 18 گۆڵیان بەدەست هێنا. 18 گۆڵ. بێگومان ئەمن دەتوانم کۆکردنەوەکان ئەوها بکەم: 3 کۆ 4 کۆ 5 و کۆ 6. لێرە ئەنجامەکەی بنووس. هەمان شتە. کۆکردنەوەکە کوو بمەوێ ئەوها. لێرە لێکدان نییە، تەنیا کۆکردنەوەیە. بێمە لای پرسیاری 13. ئەگەر تیپەکە خولی 5ەم یاری بکە و 2 ئەوەندەی خولی 3ەم گۆڵ بەدەست بێنێ، ئایا چەند گۆڵ دەکا؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک ڕەنگە ئاسان نەبی. ئەمن دەبی لێرە خولی 5ەم دروست کەم ئەوها. خولی 5ەم 2 ئەوەندەی خولی 3ەم. خولی 3ەم 4 گۆڵە. 2 ئەوەندە واتە 2 جاران 4. 2 جاران 4 ئەو کات لە خولی 5ەم دەبی 8 گۆڵ بەدەست بینی. چونکە ئەمن دەینم چارەکەی دەینم لێچی دەدەم لەگەڵ 2، یان 2 دەینم لێچی دەم لەگەڵ 4. 2 ئەوەندە هەمیشەواتە 2 جار ژمارەکە. 2 ئەوەندە 2 جار 4. 4 کۆ 4 دەکاتە 8. وەڵامەکەم چییە؟ 8 گۆڵ لە خولی 5ەم. ئێستا هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 14. سەباح 3 ژەم دەخوات. ڕۆژانە لە میانەی هەفتەیەکدا چەند ژەمی خواردووە؟ واتە ئەگەر هەر ڕۆژێ 3 ژەم بخوات، ئایا بە یەک هەفتەی واتە بە 7 ڕۆژ چەند ژەم دەخوات؟ واتە 7 دەبی بینم لێچی بدەم لەگەڵ 3، واتە 7
کۆ حەفت سێ جار. ئەنجامەکە دەکاتە 21. 21 ژەم لە 1 هەفتە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 68 و 69. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.